NRT لمحور باشی که اکم روژا جشن رمضان دیگل هزا پیشمرگی بریکرو پیشمرگه و افسر و سرکردن سربازی جی بریکا NRT پیام خواه دیگهینن. والله پیامی ما هر اوی تبایی و برایتی دوستایتی نک دوستایتی هر برایتی یک دنگ و سرکردایتی کانی مسمو و کبرا پیکوا که وکو پیشمرگه که استما همو پیکوین اما فرق جدایی ناکن لبین اوی شتی و پارتی و حزب شتی هیچ اما همو برای هیچی پیشمرگه و وزارتی پیشمرگه گرنگیشی گوری هیا با جیانی سیاسی من با آینده سیاسی هریم کردستان با آینده هریم کردستان لمحالفی دولی ل گۆڕانکاریەکانی ئەو ناوچەیە کە بە تەمایان گۆڕانکاری دەبێت بۆیە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر ئەو مافانێک کە وەکو هێزی پێشمەرگە بۆ بریندارەکان بۆ کەسوکاری شەید زیاتر دەستەبەر بکرێت. ئەف جەژنە بۆ پێشمەرگەین میحوەرێ باشیکێ یا جودا بۆ ژێبەر کوچەکدارên داعشê nikarîne çi hêrişan lê vê mihwerê encam bidin û di vê rojê jî da lê sengerên berevaniyê da hîvî xwazin jîr û jiyana pêşmergeyî baştir lê bihête kirin. ماسترین جشن با پیشمرگی اوه کو رزگارکردن آخا کردستان لدست رخراوات تروریستا داعش و جشن همی کس و کارن خوب ریکا کانال NRT به تایبتی مالاخو پیروز کم. حەز دەکەین وەزارەتی پێشمەرگە چاوەکی بۆ برا پێشمەرگانەدا بزیدن کەس بە 500,000 دار ناکاتن مانگ لە بەرەکانی جەنگ هەمووی گیانی خۆیان فیدا کردووە کۆرە بووینە سقەت بووینە هەیە دووبرا لە ماڵش شەهید بووە سێ برایە. پێشمەرگە چاوەڕێی بڕیارێنە ji بۆی کۆنتڕۆلکردنا دەشتانەی ناوە و وەک فەرماندەیان سەربازی دەبێژن پێشمەرگە بەرهەڤە بۆ ێرشکردنا سەردەڤەرên کوردی لە سنوورێ مووسڵێ. بەشێک لە هێزی پێشمەرگەی کوردستان خەریکی جێبەجێکردنی ڕێوڕەسمی جەژنانان وەکو عادەتێکی کۆنی کوردانەی خۆمان و بەشێکی تر حاضرن لە سەنگەرەکان و ئامادەن بۆ بەرگریکردن لە هەر حاڵەتێکی لە ناکەوە ئەگەر ڕوو بدات. دەمێ 2 ساڵایە پێشمەرگە لە سنوورێ باشی کێ du rojên cejnan da dûr ji kesûkarên xwe cejna xwe dibûrînin û berevaniyê ji axa Kurdistanê dikin. Li heman demda jî demê wergirtina moçey bi cejin dizanin. Tayîvgoran NRT Mihwerê Başîk li Sunûrê Mosulê.